افسی و 6 سالن لپی هف و بینابر وزیر دروای چینی هر سال یکم گشت خویا دمها چله دا بو ولاتین افریقای پیکتینه هفکاری ما مهدی فرج لپکینه لگلمه دمات خوش به جمرا بحثا گشتا وزیر دروای چینی و جاره بکه. نوشین سلااوتان لێبێ وەکو تۆ باست کرد ئەمە 36 ساڵە وەزیری دەرەوەی چین یەکەم گەشتی بۆ ساڵی نوێ بۆ کیشوەری ئەفریقیا وڵاتانی ئەفریقەیە چونکە پەیوەندیەکی باشانەیە چین دەیەوێ بڵێ ئەفریقا ئێمە دۆستی هاوسۆزی ئێوەین ئێمە پرۆژەکانی ئێمە لەگەڵ ئێوە لە پێشینەیە هەروە ئێمە هیچ کات لانی ئێوە بۆ ئێمە گرنگ و پشتان بەرنادەین هەروە سوودی لەو فەزایە و لەو جیۆپۆلیتیکە بینیوە کە بەتەنیا ڕووسیەکان ئێستا لە ئەفریقا چالاکن چونکە کانزای باش و سەرچاوەی ژێرخانی باش لە ئەفریقایە چین دەوێت دەستی پێ بگات لەگەڵ 53 وڵاتی ئەفریقایی ئەوان ئەندامن لە پرۆژەی پشتێن و ڕێگا لەگەڵ چین کە قەباری ئالوگۆڕیان بۆ پارسال لە 11 مانگی پارسال زیاتر بووە لە 314 ملیارد دلار ئەمە لە کاتێکدایە لە ساڵی 2000ەکان بەتەنیا 14 ملیارد دلار بۆ قەباری ئالوگۆڕی نێوان چین و وڵاتانی ئەفریقا یعنی ساڵ لە دوای ساڵ بە ڕێژەی 10% لە زیادبووندایە چین توانیوێتی بەڕاستی ئەو فەزایە بۆ خۆی داگیر بکات و ئابووری وەبەرهێنانی باشکە کە بەتەنیا لە چوارچێوەی گرێبەستەکانی پشتێن و ڕێگا کە لە ساڵی 2013 53 وڵاتی ئەفریقایی ئەندامن جگە لە وڵاتی ئیسواتینی کە تاکە وڵاتی ئەفریقای ئەندام نیە وڵاتەکانی دیکە هەمووی ئەندامن بە بەهای زیاتر لە 700 ملیارد دلار گرێبەستی ئابووری لەگەڵ چین واژە کردو ئەم پرۆژە گەورە و زەبەلاحانە وەکو ڕێگای ئاسنیە بەندەرە ڕێگای کەشتیەکانە هەروەها پردە پرۆژەی وەبەرهێنانە پاوەرپلانت و کارگەی یعنی چۆن بڵێ بەرهەمێنانی کارەبایە ئەمانە ئەو پرۆژانن کە چین لە ئەفریقا جێبەجێ دەکات و بە جۆرێک لە جۆرەکان ئەفریقای لە باوش گرتووە نۆشین یعنی بۆ ئەفریقا بۆ چین زۆر گرنگە کە ترامپیش گەمارۆی بازرگانی یان باج و ئەو تاکس و پێناسە گومرکیانەی لەسەر کاڵاکانی چیندانا چین ئەو کاتیش زوو لەگەڵ ئەفریقا پەیوەندی باشتر کرد وارشین و هەرواشی کرد کە بەهای بازرگانیەکەی لەگەڵ ئەفریقا بە ڕێژەی 25% زیاتر بێت لە ساڵی ڕابردوو بەرامبەر بە 24 بۆیە ئەفریقا بۆ چین زۆر گرنگە پەیوەندی دیبلۆماسیان بۆ 7 ساڵ دەگەڕێتەوە 36 ساڵە ساڵ لە دوای ساڵ یەکەم گەشتی وەزیری دەرەوە بۆ وڵاتانی ئەفریقای ئەم جارش بڕیار وابوو بۆ سۆمالیا بێت و بۆ ئیسواتینی بۆ سۆمالیا بێت و لیتۆس بێت و چەند وڵاتێکی دیکە بەڵام ئەمەی سۆمالیای ئەنجام نەدا بۆچی ئەنجامی نەدا بەهۆی ئەو کێشەی سیاسیی کە ئێستا لە سۆمالیا و لەگەڵ سۆمالی لاند هەیە ئەگەر هات بە وەزیری دەرەوە سەردانەکەی بۆ سۆمالی ئەنجام دابایە لە ساڵی 80کانەوە دەبوو یەکەم گەشتی وەزیری دەرەوەی چین کە بچێتە سۆمالیە بەڵام لەبەرەو پشگیری ئیسرائیل کە بۆ ئەم هەرێمایان بۆ سۆمالی لاند ڕاگەیان چین زوو بە هەشیارن و بە حەزەرن لەو بابەتانە و نانەوێت پشگیریش لاکەن بۆیە وەزیری دەرەوە وانگی گەشتەکەی بۆ سۆمالیا هەڵوەشاندۆتەوە کە گەشتەکانی لە 8 مانگ تا 12 مانگ بەردەوام دەبن و 13 مانگ دەگەڕێتەوە چین بۆیە چین لە بابەتی کۆبالت و لیتیۆم و پاتری و ژێدەر و ینی هەرچی سەرچاو و کانزای دەگمەنە بۆ ماینینگەکانی و کانگاکردنەکانیان لە ئەفریقا بۆ چین زۆر گرنگە بۆیە پێناچێت لە هیچ زەمانێک لە هیچ کاتێک کە چین پشت لە ئەفریقا بکە یان پێی وابێت کە ئەفریقا بۆی گرنگ نەبێ بە پێچەوانەوە یەکێکە لەو کشوەرە دڵخوازەکانی کە پارسالیش لوتکەی ئەفریقای بەس لێرە وارشین ینی بە جۆرێک 53 سەرۆکی وڵاتانی ئەفریقا لە پەکینی پایتەخت بوون ئەلێرە بوون ئەو کات میدیا جیهانیەکان باسی وایان کرد کە وڵاتێک کیشوەرێکی میێوان کردووە یعنی ئابووریەکەی چین وای کردووە کە سەرنج و ئینترێست و ینی هەموو ئەفریقا بۆ خۆی ڕابکێشە چکە بەڕاستی ئەفریقا پێویستی بەرەو پێدان و بەرەو پێشچوونە هەروە لە چوارچێوەی پرۆژەکانی گلۆبال ساوت یان بەشی باشووری گۆی زەوی چین کە لە پرۆژەی پشتێن و ڕێگاتووە پشتی شێربەر ئەفریقا دەکەوێت و گرنگیەکی زۆر بە وڵاتانی ئەفریقا دەدەن هەرچەندە ڕۆژئاوا و ئەوروپا وڵاتانی دیکە دەڵێن ئەفریقاییەکان وریابن چونکە ئەمە فێڵی قەرزە و دواتر چین داوای قەرزی خۆی پارەی خۆی دەکات کە قەرز و پارەتان نەبێ ئەو هەموو بەندەر و ڕێگای ئاسنی و ئەوم پرۆژانەتان بە سەنەد و بە تاپۆ لێوەردەگرێتەوە چینیش دەڵێن نەخێر ئەمانە هەمووی گوتار و گفتاروی بێمانان و ئێمە لە بەرژەوەندی ئەم وڵاتانە و خزمەتی ئەم وڵاتانە دەکەین و هیچ نیەتێکی وا خراپمان نییە. بەڵێ گەلێک سپاس هەفکاری ما مهدی فرش لە پەکینێ لەگەڵ مەبوو دەستخۆش.